شاوی کەڵای سەرشینی ئەمی گەنەکرد ژەویدا ئەمی گەنەکرد ژەویدا پیان بفەرمای خوابەوە ئەمی گەنمانەڵنی هەریگەانی ژانەڵنی خەسەم پەدڵفای وەسەرشینی ئەمی گەانی ژاپەروەری ذەکەری هەریگەنا پەروەری ذەکەری چوون ئەڵقەکەی ڕەژمەرە ئەمی گەانی ئەنی سەنی وەویگەری هەریگەان ئەنی سەنی وەویگەری هێروێ ئاواییەکی خنجیلانە و دوورەدەستی سەر بە شاری پاوەیە. ئەم گوندە دەکەوێتە جوگرافیایی هەورامانی لەهۆنەوە. نزیکەی 100 ماڵی تێدایە و شێوەزاریان سۆرانی جافیە. چیرۆکی هاتنیان بۆ ئەم ناوچەیە دەگەڕێتەوە بۆ سەردەمی حکومڕانی جافرسانی، فەرمانڕەوایی هەورامانی لەهۆن. لەو دەمەدا جافەکان گەرمیان و کوێستانیان کردووە و بەدووی لە وەڕگا و ئالیکی پێویستدا گەڕاون. ئەم گوندەش ڕووبەرێکی فراوانی دارستان و پێدەشتێکی پان و بەرینی هەیە و ڕووباری سیروانیش بە تەنیشتیدا تێدەپەڕێت. بۆیە جافەکان داوا لە جافرسان دەکەن ئەم شوێنیان پێ بفرۆشێت بۆ ئەوەی تیایدا بمێننەوە و ئاژەڵداری تێدا بکەن. لە دوای کڕینی شوێنەکە تیایدا نیشتەجێ دەبن و خانووی تێدا دروست دەکەن. ئیدی لێرەوە بناغەی گوندی هێروێ دادەڕێژن. ڕووبەری ئەم گوندە بەهۆی ڕووباری سیروان و دیمەنە سەر سەوزەکەیەوە شوێنێکی گونجاو و لەبار بووە بۆ ژیان، بۆیە بە پێگەیەکی گرنگی ئاینداری زەردەشتیەکان داهەندرێت. دەڵێن ناوەکەشی سەرەتا بە هێربوت هاتووە و دواتر بووە بە هێروێ. ئەم گوندە ڕووبەرێکی فراوانی زەوی کشت و کاڵی هەیە و ساڵانە گەنم و جۆ و دانەوێڵەی تێدا چندراوە. ئاوایی هیروێ سەر بە شاری پاوە لە ئوستانی کرماشان یەکێک لە دوورترین ئاوایانی بەخشی شاری پاوەیە. ئەم ئاوای جوانەی کەوا ئەیوێنن بەم دیمەنە جوانەیە کە ڕازاوەسۆ لەم وەرزی بەهارا لە وەختی خۆیان ئاوەگیەک و 100 ماڵیتیا بووە، بەڵام بەداخەوە بۆ هۆی بەعزێ مشکلات و کێشەوە کە پێش هاتووە ئەلعان نزیک بە 35 خانەوارە و 100 نەفەر نفوسی تێیایە. ئاوایی هیروێ بۆ ناوی هیروێیە. هیروێ ئاوای مێژونووسان ئەگەڕێنەوە یەکێک لەو ئاوایە قەدیمانە بووە لەم منتەقا. دووجێ هیروێ و باینگان دوو دانەجێ بوون مرکزی تربیەت و ئاموزش و تعلیمی ڕۆحانیان و عالمانی ئاینی زەرتشت. لەبەر ئەوەی کەوا ئەو عالم و ڕۆحانیانەی لە ئاینی زەردۆشتان بە هیربوت یا مؤبدان ناو ئەنرێن، ئەوە ئەگرێتەوە بەرکەوە ئاوایی هیروێ لە هیربۆدۆ گیراوە. وشەیەکی ترۆ لێوە باسەکەن بە ناوی ئەوگەڕێنەوە کەوا هیروێ لە هیرۆ گیراوە. هیر هەڵم و بخارابێکە لە زەوی ئەقنێ هەڵەقنێت و بەرز ئەوێتۆ. هیروێژ لە فەسڵی لە وەرزی تاهاوینە ئاواییە کە زۆر گەرمە، لەبەر ئەوەی کەوا وەک سەونێکەوە چۆن دێکات تێ ئینسانی پێوەگەرمێت و ئەحساسی گەرما و سووتینیەکە. هیریش ئاواشتێکە ئاوا ئەگەڕێنەوە لەوانەیەکەوە هیروێ لە هیر گیراوێ، بەڵام من بۆ خۆم ئاوای لێ ئەزانم هیروێ هەر لە هیربۆت گیراوە
چون ئاوەگیانێک کەواوان لە دەوروبەری ئێمە وەکو نەیسانە و تەشار کە هەورێ هاورامی زوانن ئیستەیج هیربێ بە هیربێ بانگەکەن ڕای من و ئاوا لێ یەکە کە دەمۆ کەوا هیروێ هەر لە هیر بۆ دۆ گیریاوە دامەزراندنی ئەم ئاواییە ئاوا باز ئەکرێ ئەگەڕێتە بۆ زمانی ئەشکانیەکان نزیک بە 1400 ساڵ لەمەوە بەر بەڵام بە شوێنی ئەویا ئەوەی کەوا لە بیرۆری ئێمە و باپیر ئێمە باسییان کردووە لە ساڵی 1350 کۆچیە گەورەکانی ئەم ئاواییە ئەم ئاواییان لای کەسێک بە ناوی جافرسان کە خۆی وەختی خۆی حاکمی هەورامانی لە هۆن بووە لە خانەکانی لە هۆن بووە لەوانمان کڕیەوە و ئێمەج لە نەسڵی ئەو قەدیمانین کە لەم ئاوەیە ئەژین و بەم بۆنەوە کە بەڕاستی هەمە دەوروبەرمان زۆربیان هەورامی زوانن لەوانەیە کەوا فەرهەنگ و وژەوی وشەی هەورامیەکان لە ناوی ئێمە زیاترە و بەم بۆنەوە شاید بکرێ بێژین ئێمە شتێکی ئەو ئەوانە ئەگەر هەورامی کامل هەنەوین وەکو یەکێک لە ئاواییە هەورامی زوانەکان کە بە زمانی جافی قسەیە ئاوایی هیروێ هەروە ئەزانن ئێمە جاف زوانین لە دەستی ڕاستمانەوە کەوا بێژین شماڵی غەربی و نەیسانە و تەشار و نەروین هەورامی زوانن بەرەو شەرق بڕۆین و ڕاوداریان و ڕاجاف زوانە لە پاویان نەجار و کۆمەرە و نوریاون جاف زوانن ئەگەڕێنەوە بۆ تقریبان جنوبی شەرقی دشە و گرا و خانەگان هەورامی زوانن لە غەرب و بڵین شماڵی غەربیۆ ئاوەگی هێرتا و بەلەوزان بوون وەختی خۆی ئەم ئاوەیانە کەسی تیاوە بەداخەوە ئیسە چۆم کراون ئەوانە جاف زوانن و ئاوایی هیروێ ئەکرێ بێژی یەکێک لەو ئاواییە بربڵاو و وەسیعانە کەوا لە منتەقا وەک هیروێ هیچ ئاوایی ئاوا وەسعەت و گوستەردەگی تیان نییە ئاوایی هیروێ لە قەدیمە تەنیا ئاواییەک وگە بە بۆنەی بەربازی و وەسعەت و کشتتوکاڵێکی کە جوان بوویەتی تەنیا ئاوایەک و کە توانیوێتی کەوا گەنم و خورد و خۆراکی خۆیان لە زوسانە تەمین بکەن ئێمە ئاوەگیانێکی ترمان هەن بۆ حتا بۆ وەدەساوردنی ئازوقەی خۆیان وەکو گەنم و یا بەزرانێ وەکو گلێنە نیسک جۆ لە دەوروبەری کرماشانە تەمینیان کردووە بەڵام خۆشببختانە ئێمە تەنیا ئاوەگیەکوینکەوا بەزر و ئەی ئارد و گەنمی ئێمە خۆمان توانیمانە هەر بەو کشاوەرزی خۆمانە تەمینمان کردو و احتیاجمان نەکەوت و ئاوەگیانێکی تریا بۆ جێگانێکی تر بۆ تەمینی ئارد و گەنممان والله فريدو دي وعوي اخو فريدو دي وعوي مخبصي وكيشو عزيز وردوغا وهيني والله وردوغا مني بچمی نوشو از خواستي نريوي والله خواستي نريوي یەکێک لە تایبەتمەندی مێژوویەکانی ئەم گوندە پەناگە و مەنزڵی یاوارەکانی باشووری کوردستان بووە و لە بیرەوەری دانیشتوانەکەی داماوەتەوە لە نسکۆی 1975 شۆڕشی مەزنی ئەیلولدا و لە کاتی چیمیابارانی ئەڵەبجە و کۆڕەوە مەزنەکەی بەهاری 91 لەلایەن دانیشتوانی ئێرەوە میوانداریەکی کوردانیان کردووە و بەشێک لە خەمومەینەتیەکانی براکوردەکانی باشووریان لە کۆڵناوە. بیرەوەریەکی جوانتان بۆ بگەڕێنمەوە ئەم ئاوایی هیروێ وەکو پیاوێکی میواندار و ناودار ئاوەگیەک بووگە سێ جار بە باشیەوە بە ئەو پەڕی کوردایەتیۆ میوانداری خەڵکی ئاوارەکانی عێراقیان کردووە لە ساڵی 1354 هەتاویە وەختی ئەوەی کەوا پێشمەرگەکان و بنەماڵەکانی خوالێ خۆشببوو مەڵا مستەفای بارزانی کە هاتنە ئێران هەر لە ئەم دەشتای کە پێوەن دەشتی سەردەشت لە پشتی ئاوەگیەکە دەوڵەتی ئێران ئوردوگایەکی باشی
بۆ جەم و جۆرکردن لە ئەو وەختا کەوخەوەرێک هەم ئێمە هەر نەمانەزانی کارەبا و برقچیە دەوڵەتی ئێران لە ئەو وەختا کارەبای بە مولدە بۆی دروستکردن و خزمەتێکی باشی کردن لە ساڵی 25 ئەسفەندی ساڵی 1366 ژینۆسایدی هەڵەبجە ڕۆیدا یا کیمیابارانی هەڵەبجە ڕۆیدا بۆ جارێکی تر ئەم ئاوەگی ئێمە توانی میێوانداریەکی باشی ئەو براخۆشەویستانی کوردانی عێراقمانە بکە لە ساڵی 1370 هەتاویە بۆ جاری سێوەم بۆ حربیان شەڕەکەی کوێیت کە پێی ئەڵێن شەڕی سرد جارێکی تر ئاوایی هێمە بە گەورە و بچووکیەوە بە خاک و ئاومانۆ خزمەتکاری کوردانی خۆشەویستی خۆمان لە وڵاتی عێراقا بوون. لە ناو ڕووبەری باخەکانی هێروێدا سەوزێکی تێر تێکەڵ بە سەوزی دارهەنارەکان بووە. میوەیەکی نوێ وەکو میوانێکی ڕەزا سووک دیمەنێکی جوان و قەشەنجی بەگوندەکە بەخشیوە. ئەو میوەیەش داری زەیتونە. ئاشنایەتی دانیشتوانی ئێرە لەگەڵ ئەم درەختەدا مێژوویەکی نوێی هەیە و دەگەڕێتەوە بۆ چارەگە سەدەیەک بەر لە ئێستا. لەو دەمەدا بە ڕێبەرایەتی کشت و کاڵی پاوە بە ڕەچاوکردنی کەش و هەوای گوندەکە پێشنیاری ناشتنی باخە زەیتونیان بۆ دەکات. ئەوانیش لە پاش وەرگرتنی خولی فێرکاری و ڕێنمایی پێویست ئاشنایەتی لەگەڵ داری زەیتوندا پەیدا دەکەن و ڕەزامەندی دەردەبڕن بەرامبەر بە پێشنیارەکەیان. لە ئێستاشدا نزیکەی 30 جوتیار لە گوندی هێروێدا سەرقاڵی بەرەمێنانی زەیتونن. وای ئەمە لە خەدیما باخمان نەوگرت، باخی زەیتونمان نەوگرت. ئێمە 25 ساڵ دەمەوبەر جهادی کشاوەرزی هات زەیتونی بۆ هاوردی. ئێمەش نەمانەزانی زەیتون چۆنە چییە چۆن بەخێوە کرێ چۆنە ئەو هات و 25 ساڵ دەمەوبەر زەیتونی دانیا بۆیە. وڵا باخی زەیتون تەکی باخەکانی ترا باخی زەیتون خۆی سەمەرێکی خاصی هەیە. چون هەم میوەی سەوزەکەی ئەخۆریە هەم ڕۆنەکەیکی ئەخۆریە. لە ئەم دوو ئیسفادەی هەیە. ئەو وەختە زەیتون خراویژی ناوێ هەرچی بە سەوزی چینیا ئەمە ئەفرۆشێ هەرچی چیماوە ڕژ ئەوێ و ڕژ ئەوێ ئۆختە ئێمە بکە بە کارخانە لێ ئەکەین بەڕۆن حچی زایە ناوێ. وڵای ئێمە نەمازانی هەوڵی تا ئیدارەی کشاوەرزی بۆی هاوردی نیانی ئۆختە ئەو کە بووە 4-5 ساڵە بردینی بۆ شمال و لێ ئاموزشێکی داین وتی ئەمە زەیتون ئاواسە و ئەمەسە و بۆ ئەمە نیشاندا. مەسەڵ زەیتون ڕیشکی زەیتون بڵاوەوێتەوە ئەینە ناچێ. ئەو وەختە ئێستا ئەو درەختە ئێمە چەندێ پەڕی هەیە چەندێ باڵی کێشاگە زیاتر لەوە ڕچکەکەیشی ئەڕوە بڵاو ئەوێتەوە ڕشکی زەیتون. باخی زەیتون فرەترە وەلە مۆشەرێک کە سوکار و بێ وەخێویکە خۆت بتوانی وەخێویکە گەنە لەوەلا خەرجی ئەگەر ئەوە حەساوکەی هەر کەسێ بتوانێت باخی خۆی بەخێو کات و بیفرۆشێ بۆ خۆی لە باخی وەکو هەنار و هەنگیر و زەیتون و گوێز و ئەمانە دامەی باشترە. وڵای ئەمە ئەم باخی منە 3 هێکتارە. ئەم 3 هێکتارە بێژی لە ساڵێکە هەر بنێک 25 کیلۆ ڕووی هەم بێدەی 25 کیلۆ زەیتونی واتیە. ئەوختە عەرزم کردی ئەویەکە بە سەوزی ئەیفرۆشین ئەفرۆشێ ئەویەکە بە سەوزی نافرۆشێ وشک ڕژ ئەوێت و کەسێکێکیشە سیز بێت و ئەوێن لە کارخانایکەن بە ڕۆن و تێری جا هەرکەس مەیلی بێ ڕۆنەکە لێ ئەفرۆشی هەرکەسی مەیلی بێ تێرێتەوە لەگرا ئەیفرۆشی نیەمە ئەکسەر لەگرا ئەفرۆشی. وڵا ئەم باخە وەختێ دای ئەنیەی ئەرزی خزمەت ئەشە درەختەکەی لە ئاخەر 8 میتر کەمتر نەوێ لە 8 میتر زیاتر ئەم لای بڵاو چون هەرچی کەمتر وێ وەزەرە تاواوێ چون درەخت پەلوپەی فرە ئەڕوا وەکو باخیشانیش نییە خراو بوێ ئەم لە گەرما و لە سەرما حەچی پێنایە هەتا شوێنەکەی بڵاویە باشترە. ئێمە وەختی ئەم زەیتونانە دانیاگن لە ئەوڵە سەمەرێکی فرەکەمی بوو فرەکەسیش هادەوێ ئەمە چیەکەن بۆچی خاسەیە چ دەردێکتان ئەخوا ئێمە جامان ئیدارێک شاوەرزی پێویستکن تا ئێمە ئیدارێک شاوەرزی هات و خۆمان خزمەتێکمان کرد و لۆدا بردننی بۆ ڕوودبار و شمال و مەنجیر و ئەمانە و لێ ئاموزشی جانیوەرم ئەو قیمەتە بەراوردەکەدەوە بەر ئەوان وتیان ئەوە دەرنەهات
زيتون قيمتي هات خوار وكم زدر هات والله باخي زيتون اشي هميجن هالباشين فادجه هرس كردن اشي هو موقع هرسي بكي بزاني دكيو شو هرس كي لناو هرسي بكي ايدواي او باخش كلا قشتي قركه كوتي قركه سنيري قركه ارجي خدمت بكم كلاني قركه دواي يمج اوك حفتي يقدر اوي يدي شنو هنا كمان اوي دائما مانيه وماكينه او مانشي تصر اما ماكينه ماني اما وها اوي اديرين ك لباخ كان من حفتي جار حفتي كرت الدور باطو اذا هركه ونسبتي خوش من اوي كابرا هذا مثل 10 ساعات هو في او براوز من كرجه كابرا شن ساعات شن او درامي شو بيني شو في او تقسيم اكينو دراما اكي حساب اكي بمزاري آواتي من توينا وقولي عشقي وفاداري بقول شاني بور قولي جينم أتوي آوازي دلداري لبحري بيجيان عشقي تو لدل كشتي آواتم بو خوشاويستي ومهري تو قرمي جيني من رقاي نجاتم بو پپولی آزادی ناو باخچه دلداری و عشق و صفا بوی پپولی آزادی ناو باخچه دلداری و عشق و صفا بوی بخوازور حيفا قلم ما بجاري لا يقجي ابوين لبحري بيجيان عشقي تولدل كشتي اواتم بو خوشاویستی و مهری تو گرمی جینی من رگای نجاتم بو ئاژەڵداری گونجاوترین کارێکە بۆ دارستان و دەشتەپان و بەرینەکەی گوندی هێروێ ناوچەیەکی گەرمەسێرە و کەش و هەوایەشی لەباری هەیە ڕۆخانەی سیروان بە تەنیش گوندەکەوە گوزەر دەکات ئاژەڵەکان لەسەر لووتکەی چێوەکان گەڵانەرەکان و لە پێدەشتەکانیش جۆرەها گژ و جیا دەکەن بەسەر چاوەی خۆراکیان هەرچەندە ئاژەڵداری کارێکی سەختە و دەستی کار و ماندووبوونی دەوێت بەڵام بۆ گوندنشینان دەرامەتەکەی باشە و بە کۆڵەکەی ئابووریان دادەندێت. حیوانداری هەر قبلن لە زهنما بووگە بیکەم خۆم تقریبان حەسێوەکەی لە 15-16 ساڵێکیەوە هەر لە شرکەتا بووم لەم لاولا بووم بۆ خەڵک کارم کردووە و تا کەم مەسەن بەعزە شغڵێکی میاو کردووە سەری شغڵەکانەوە کارم کردووە بەڵام هەرچی بیرم مەکردەوە هەرچی کاریش مەکرد ئەو کارەکەم کرد ئەو دەرامەدە کە خۆم گەرەکەم وایە و دەستم نەیە هاورد حەقیقەتەکەی ئەتر فکریشم کردەوە کەوتم حیوانداری کە بەعزە پۆڵم بوڕم حیوانم سند و کە هاتم بۆم ئاواگی خۆمانەیە
ئەتر دوایویچە ئێستا دۆری لەخواوەزای شش حەمایەکەم حیوان مەسەنگە جگەلەوە این دەرامەدەکێکی باشە کەم 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 عەلاقەم پێ پەیا کردووە و خۆ دوایش ئەوڵ فکرشم ئەکردەوە کە ئەم ئاوەگیەکی واقعاً بۆ حیوانداری نمونەز لەم منتەقەیە بخصوص لە فەسڵی پاییز و فەسڵی بەهارە چونکە حیوان ئەو کەسەوە لە حیوان نەزانێ و حیوانداری ئەکات ئەم ئاوەگی هەمە ئەوەنە ئاڵفوشتی پێ نادێت لە زووسانە بخصوص لە زووسان و لە ئەم فەسڵی بەهارە چونکە زوو گیا سۆزەوێت و گەرمە سێرە و ماملاولا بەهاری زوو تێت بۆ کەسێکە حیوانداری بکە ئەگرا منتەقەیەکی واقعاً فرە باشە و داواکەم لە هەرە و هاو وڵاتیانی خۆمان لەو ئاوەگیا کە هەن ئەو کەسانە کە ئەتوانن واقعاً چونکە حیوانداریش هەروە بەم ئاسانیانە کە نییە واقعاً شغڵێکی سەختە و پڕدەردیسەرە کەسێکە واقعاً ئەتوانێت و توانایی هەز لە لەحازی واقعاً دەرامەد و دەرامەدەکەیشی ماشەڵڵا باشە و کەس داواکەم لەو کەسانە کەوا ئەتوانن و لێیان تێت بێن حیوانداری بکەن لە هیوە. قدیم بەڵێ حیوانداری بوو لەگرا مەسەن حیواندارێکەکەی شوان بووی ئەو ساکە شوانی بوو ئەوەی خۆی شوانی بوو وەر ماڵێ 10 سەر 20 سەر 30 سەری بوو ئەکردە لە شوانی بوو یا شوانێکیشنەوە نۆگایان نەکرد ئێستا حقیقەت تۆزە بێن مردم هەم تەماڵ بووە هەم ڕێگە شار و تەماڵ بووە ئێستا چونکە وتم لە بەلەمیچ حیوانداری واقعاً شغڵێکی سەختە کەسی سێرەکە واقعاً حداقل 2-3 نەفەری گەرەکە حیوانداری. ياراني دوز ياران بيدي يا نون زارا في نيشان ليدي يا نون زارا في نيشان ليدي جرحتي جسيقان من البركة ريحتي جسي من البركة جا تسكيني ديوي اي فرج غاركة تسكيني ديوي اي فرج غاركة ژنان بە جلوبەرجی ڕەسەنی کوردیەوە لە دەوری ئاگردانێک کۆبوونەتەوە لەناو ڕەشایید و کەڵی ئاگردانەکەدا مەنجەڵیان سەرخستووە و بە کۆتەرەدارەکە ناگریان کردوێتەوە سەرقاڵی ئامادەکردنی دۆخەوە و سوورکردنەوەی گەبڵەن بۆن بەرامەی چای خەڵوز و خواردنەکەیان لەگەڵ تەپەد و کەڵی ئاگردانەکەدا تێکەڵ بووە ئەم دیمەنانە پێناسەی سادەیی و گوزەرانی لادێ نیشان دەدەن ئێمە ویسمان یەکێک لە چیژە شەرمنەکانی ئەوێ بدوێنین و باسی حاڵ و گوزەرانی گون نیشینانمان بۆ بکات بەڵام لەبەر پاچی و بەرایەتی خۆیان بە زەردەخەنەیەکەوە ئاماژەیان بۆ دایە خۆنچە دەکرد دایە خۆنچەش بە زمانە ڕەسەنەکەی جافایەتیەوە ورد ورد باسی ژنانی لادەی بۆ کردین ئەوقەی ئەم منتەقەکە زمانی بەلەم انقلابە کە شاوەرز بووگین گەنمان بووگە گلێنەمان بووگە جۆمان بووگە نیسکمان بووگە نۆکمان بووگە ئەو وەختە کێ ئێمە ئەگەلی پیاوە مەسەن هەمسایەکانمان کە کۆمەکی یەکترینمان کردگە ڕیگین وە کەژا بەیانی هەتا ئێوارە خەریک وگین کاریان کردگە و جەمیان کردگە سوو ئێوارە ئەو وەختەی ژن و پیاکمان وەکی یەکوگە کاری کردگە ئەوقەی دیتر بەهار وەختی کە شروع بەکار بووگین وەختی کەشاوەرزی تەواو بوو گەست کەشاوەرزی تەواو بوو گەیتر پیاگوژن هەمکاری یەکمان کردگە سوو ڕیگینە کۆمەکی یەکترین و وەگا گێرایان کردگە ئەو سا گێرە وەگا گێرە کریاگە سوو گەنم شەن کریاگە و کۆ کریاگە و هاتکە کریاگەما مەوقەی پاییزیش هەر عینی چت ڕیگین هەناربان هەنارەکەنین و هەر ئیسەیچە حاڵی حازرە هەنارەکەنین و دایە کوتین و ڕوبەکەی ژگەیەکەین و تشەکەی وشکەکەین و ئەیدەین تر ئەیفرۆشین ئەیوێن جەمیەکەن ئەلعان گیامان هەر گەوڵێ نام ئێوە بزانن گەوڵە چییە گەوڵەمان هەیە قنگرمان هەیە سوورەونەمان هەیە ڕێواسمان یانێ زۆرە تەواوی پاوە ئەو هەمگە ڕێواسەوە لە پاوە دانریاگە بۆ فرۆش لەگرۆ ئەڕوا بۆ ئەوێ کۆیەکەن و ئەیوەن
ئەوە خەس خازمانها ئەوەها ئەوە خازە کەسکێ نییە گیانە سەر گشتی ئیتر گژنەوەی پێبێژی گیا ئەوە پێبێژی گیای خۆراکی هەسمان. ئەم گوندەش حکایەتێکی ونبووی نیشتیمانە تەپ و تۆزی ڕۆژگاری لەسەر نیشتووە. کامێرای یاهورا دەلاقەیەکی چکۆلانەیە کە لێەوە کونج و کەلەبەرەکانی نیشتیمان نیشان بدات و تەپ و تۆزەکەیان بسڕێت.